وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لباسكاني بهشتين وتين لباسي أوايا كبهشت استبوني هيا وباس ما انكرتش جروبيكي قمراء ادعاء واكا كسبهشت بوني نية. جواب من دانوا كومالك فرموده وكومالك آيات هيا لسر أم بابا إن شاء الله بردوام بين لسريو باسي أكين. لصحيح بخاري ومسلمة فرموديك هي بغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي إني رأيت الجنة فرمي بهشتم بيني فتناولت منها عنقودا. لنا بهشتها فرميك بينيم دستم بوبولك تريبرت لتري بهشت فرمي ولو أصبته لأكلتم منه ما بقيت الدنيا. فرمي أجر بمقرتا تريك وبمهنا تناو دنياوا إيوه هموتان لأكلتم بها ولانا. فرمي ليتا أنا خوارد هتا دنيا بماء يعني طعونا بتا قيامتها أو ترينا وبهشت. باش أنا فرمي ولقد رأيت النار فرمي أقريشم بيني فلم أرى منظرا كاليوم قط أفضع. فرمي أقرم بيني جهنم بيني بهمو تمنم وكو أو منظريك أمر ديوما كجهنم ديوما منظر ديمني ترسناكي وهامنا ديوا زورت وقيلرو ترسناك بوا. باش أنا فرمي ورأيت أكثر أهلها النساء. فرمي وبينيشم زوربي أواني لنا وجهنمان جنانا. طبعا جنان لهردو لا زورينا لبهشتيش زورينا لجهنمش زورينا. بلام اگر بيتو جهنم بخوي بتنيا حساب كي جن زيادرتيا لبياو يعني وندي جنة جهنم وند بياو ناتشا لبهشتي شازورينا لبروي هلا صحيح بخاريا بغمري خواه صلى الله عليه وسلم فرمي هر يكي لأيوا دو جنيه لبهشتا كواتشان بياوي تيابي دو اوند جني تيا جام باسي جنكا ما منكم من أحد إلا وله زوجتان في الجنة. يتربي خوش وبينا خوش لا دواني هي وزر زر خطرة ويك كيج لجوركاني كفر بريتيا لكفري إكراه يعني الرق لاشتكي الدين به كفري بغض حكمك شرعي تورق اللي به كخوي برجارة فرمي ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط الله أعمالهم. أما أنا فرمي رقيان لوبوك أخوي پروردگار داي بزاندوا لحكم خوي پروردگارش كرداريان بوچالكاتو هيچيان ليور ناگره كويكي قال له الوشين روكاني إسلام بنزيكي دا 12 درس شرحم كردوه ليوتوبا هيا جاهو كرهاش دو جورة كرهك بيه وتريد طبيعي لطبعي خويا وغيريه وحزناكا بلام للروا الشرعية كي ودجاتي ناكا اگر هرو كره طبيعيه بك لضلياتي غيريه حزناك او كافرنا ببي بلا ما قروا بك وكو شرع رقيليتي دجاتي كا حزناك هبه او كافر ببي هو الذين بيدرتشن جابوا ليرا فرمي اهلي بهشت هر هموتان هر يكتان دو جنيه له اما يكلو فرمودانا طبعا بوشي زوربي جن جهنمين خوجن بطبيعة نرموني أنترى بطبيعة لسر خوترى بطبيعة خدمة كارترى يعني بوشي سببك إيشيا سببك إيه ويا وكو بيغمر صلى الله عليه وسلم بياني كردوا تكفرنا العشير
پێنەزانن بەرامبەر بە چاکەی مێردەکانتان، پێنەزان بەرامبەر بە چاکەی باوکتان، پێنەزان بەرامبەر بە چاکەی براتە. ئافرەت هەیە چووە زینای کردووە لە ڕقی باوکیاڵێ بۆ گرنگی زیاتر بە کوڕەکانداوە، پێنەزانە، بەوە نازانێ ئەمە باوکێتی ئەم جەستەی ئەوی پاروو بە پاروو کە بۆی پیا کردووە کردوێتی بە قورگیا عارەقی بۆ کردوێتەوە، هیلاک بووە، خوێنی بۆ ڕشتووە، تا کردوێتی بە قورگیەوە ئەو جەستەی بۆ دروست کردووە، چێ و جەستەیە خاتە باوەش یەکێکەوە بۆ هەشت چرکە چێژی ئەو دوایاڵێ بۆ هەرگرنگی بە کوڕە. ئەی تۆی بەچی گەیان بەمە؟ ئەی بەچی ئەو قەڵافەتە زلەی پێبەخشیت کە کەسێک هیچی بۆ نەکردووی تۆ ئەبیتە مای چێژ بۆ ئەو؟ ئێ لەو لاشۆ سەیرەکەی بۆ براژ وایە زۆر خوشک هەیە ئەمڕۆ سەنگەری گرتووە لە براکەی لە محکەمە ئەڵێ وەکو ئەو بەشمەوێ فەرقم چییە لەگەڵە؟ خوای پەروەردگار فەرمێ فەرقی هەیە لەگەڵەوە، فەرمێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا، ژن وەکو پیاو نییە. چۆن فەرقی هەیە؟ فەرقی هەیە تاو. ئێ لەو لاشۆ سەیرەکەی بۆ مێردیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر یەکێکتان مێردەکەی بە تەواوی تەمەنی باش بێ لەگەڵی یەک ڕۆژ باش نەبوو ئەڵێ قەت خێرم لێ نەدیوی، یەکسەر وای پێڵێ مەگەر ژنێک خوای پەروەردگار ڕەحمی پێکرد بێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنمونی کردن بۆچی؟ وتی ئیستەغفرن الله کەثیرا، داوای لێخۆشبوون زۆر لە خوا بکەن، چونکە داوای لێخۆشبوونی زۆر لە خوای پەروەردگار پێشت پێگرێ لە ئەنجامدانی هەڵە و تاوان، جگە لەوەی هەڵە و تاوانی ڕابردووشە سڕێتەوە. پێشت پێگرێ لە ئەنجامدانی هەڵە و تاوان، جگە لەوەی هەڵە و تاوانی ڕابردووشە سڕێتەوە. وی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێنمونی کردن. طبعا خوای پەروەردگار فەرمێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. فەرمێەوە پەلە بکەن، خۆتان ماندوو بکەن بۆ لێخۆشبوونی خوای پەروەردگار کە بەدەستی بێنن و بەهۆی ئەو لێخۆشبوونەشەوە ئێوە ببنە شایستەی بە هەشتێک کە پانتاییەکەی پانتایی زەوی و ئاسمانەکانە ئامادە کراوە، یعنی ئێستا ئامادە کراوە. ناکرێ خوای پەروەردگار پێ بڵێ پەلە بکە و کارکە بۆ جێگایە کە ئامادە نەکرابێ، بۆیە ئێستا ئامادە کراوە بۆ کێ؟ للمتقین، بۆ ئەوانەی تەقوای خوای پەروەردگاریانەیە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئەمە الذین آمنوا وعملوا الصالحات فلهم جنات المأوى نزلا بما كانوا يعملون. ئەوانەی ئیمانیان هێنا و کردداری چاکیان ئەنجام داوە ئەوانە کوێیان بۆ هەیە؟ جەنات المەئوایان بۆ هەیە. وتمان جەنات المەئوا و جێگایە کە ئەگەر تۆ بەرەو ڕووی بڕۆی ئەو ئەدگرێتە خۆی، ڕەتێ ناکاتەوە. لە ئاویەوە هاتووە، ئاویش پەنابردن و هانا بۆ هێنانە و ئەویش هانات بات و پەنات بدا، قبوڵەکە. ئەفەرمێ ئەم جەنات المەئوایە ئێستا هەیە نافەرمێ نوزوولە، ئامادەیە، هەیە ئامادەیە و هەیە، ئێستا دروست کراوە بۆ ئێوە لە بەرەوەی کردارەکانتان وای کرد ڕەحمی خوا بتانگرێتەوە، ڕەحمی خوای پەروەردگاریش بردنیە بەهەشتەوە. لەبارەی ئاگریشەوە خوای پەروەردگارە فەرمێ واتقوا النار التي أعدت للكافرين، خۆتان پارێزن لەو ئاگرەی کە ئامادە کراوە بۆ کافرەکان. دیکە ئامادە نەکراوە خۆ لە چیە پارێزی؟ وی ئامادە کراوە ئەبێ خۆتی لێ پارێزی. ئینا ئەعتەدنا جەهەنەمە للکافرین نزولا، ئێمە جەهەنەممان ئامادە کردووە بۆ کافرەکان هەر بمرن بچنە ناوی. مما خەطیئاتهم ئوغرقوا فأدخلوا نارا اليوم تجزون عذاب الهون. ئەمانە هەمووی کۆمەڵی ئاەتە کە پێت ئەڵێ تۆ لەگەڵ مردنێ ئەگەر کافر بی سزا خۆی، ئەگەر بێتەوە مسلمان و ئیمان داریش بی بەهەشتە نیعمەتێ بەنسیبە بێت. بۆیە ئەم ئاەتانە و هاوشێوەکانیان هەم ڕەدە بۆ ئەوانەی کە ئەڵێن عەزابی قەبر لەگەڵ نیعمەتی قەبر بوونی نییە، و هەم ڕەدە بۆ ئەوانەشی کە ئەڵێن بەهەشت و جەهەنەم ئێستا ئامادە نەکراوە. خوای پەروەردگارە فەرمێ اليوم تجزون عذاب الهون والملائكة باسطوا أيديهم، ملائكة كان روح يعني كيشن أخرجوا أنفسكم روح تاندر كان اليوم أمره هر خلانا قوركتان سزا أخون. إيه منافقك ومشركك يجدي على سزاي قورنية أو آتش بدرو يخاتو على هر أمره مما سزا هذه. يا قومي نوح فرمي هر غرق بون شو نكوه مما خطيئاتهم أغرقوا، هر غرق بون دواي شي شو نكوه ودخلوا نار شو ناقروا، يعني هر دواي غرق بونيان سزاکەیان لە ژیانی بەرزەخیانە پێیان گەیشت کە ئاگر بوو. لەبارەی فرعونیشەوە هەمان ئاەت هاتووە خۆی و دەسوودایرەکەی.
جاوي آيات فرمود كان هم يا ما جبوا عذابيش نعيميش لقبر هيو وبهشت جهنم جسا بونيان هيو أما ذكرهن لصحيح مسلم فرموديك معناه بيغمري صلى الله عليه وسلم فرمي لما خلق الله تعالى الجنة والنار أرسل جبريل إلى الجنة فرمي كاتك أخوي پروردگار بهشت جهنم دروس کرد جبريل نارد بو بهشت فقال انظر إليها برو تماشاينا وبهشك وتماشاي بهش بقشتي بك وإلى ما أعتدت لأهلها فيها وتماشاي بهشك لناويا ببينا تشيم آماده كردو بو أواني كشايستين بشنا ناوي أهلي أو بهشتان تماشاي هموي بك فرمي فذهب فنظر فرجع فقال وعزتك لا يسمع بها أحد إلا دخلها فرمي جبريل روي تماشاي بهشتي كرد قرأي وبولا إخوائي پروردگار فرموي سيون بعزت و جلالي تو إخوائي پروردگار هر كسي لباري أم بهشت و ببيستي إلا چه تناوي يعني بزانه چيتيا و آماده كرا و بوي إلا هر چونيكي كردو خوي شايستي أو بهشتاكا تائرك يا شماني باش أنا فرمي فأمر بالجنة فحفت بالمكاره خوي پروردگار أمري كرب بهشت چواردەوری بگیرێ بەکاری قورس بەو کارانەی کە نەفسی ئینسان ئەبێ زەخت لە خۆی بکات جا ئەتوانێ بیکا بە ئاسایی ناتوانێ بیکە بۆیە لە فەرمودەیەک ترا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ إن الجنة صعبة بربوة فەرمێ بەهەشت سەختە ڕێگاکەی لە بەرزیە لە هەورازە ئەبێ ماندووبی جا پێگەی بەبێ ماندووبوون پێی ناگەی أو فرمودية تفسيرك مكاره يعني تو أبي ماندويتي بتشيجي لبيناوية وكو إمام ابن قيم جوزيجة فرمي النعيم لا يؤتى بالنعيم تو بتبقي ببهشت كتير بيناقي ها بتبقي من مسلمانم يتربو خوي بهوي أو كلمة كوتة لدنيا لبهشت بي أنجا دوايش هبرويتو بناو بهشت نعم لفرمودي كترا خوي پروردگار فرمودي قدسية فرميسيون بعزة جلالي خوم لا أجمع أمنين ولا خوفين لعبدي دو تشيجو خوشي وأمانت لقل دو ترسو خفتونا راحتي بو عبد كانم كوناك موبيكو إن أخفته في الدنيا أمنته في الآخرة أقل الدنيا ليم بترسي من لقيامتها أماني بيه بخش ما يخم بهشتو وإن أمنته في الدنيا أخفته في الآخرة أقل الدنيا اللي أمين بيه واللي من ترسي لقيامتها يترسيان ما يخم جهنم جابوا لي رجع فأمي أمري كربا بهشت شوار دوري جيرا بكار قرسكان فقال لجبريل اذهب فانظر إليها وما أعددت لأهلها فيها وتيب جبريل برؤية ستماشاي كرو سيري بهشك وسيري شوار دوري بك سيري أوي ناوي شبك كعمادم كردوا فذهب جبريل ونظر فرجع فقال وعزتك لقد خشيت أن لا يدخلها أحد فرمت جبريل هاو تماشاي شوار دوري بهشتي كرد هم يجيرا وبكاري قرس توحيد قولترين شد طواوي شريعتكاني بيغمركانا كأمري بيكراوتشيا توحيدا خوا بتنها بپرستی و گوێڕایاڵی خوابی بەتەنها ئەو گەورەترین شتە و گەورەترین شت کە قەدەغە کراوە لە تەواوی شەریعەتی پێغەمبەرانە چییە؟ شیرکە هاوڵ بۆ خوا بڕیار نەدەی لە پەرستنیە و هاوڵ بۆ خوا بڕیار نەدەی لە گوێڕایاڵی کردنیە جا بۆیە فەرمێ چواردەوری بە کارە قورسەکان گیراوە ئەم کارانە کە تۆ ئەیکەی لە بەرامبەر یا هەڵوەشێنەرەوەشی هەیە یعنی تۆ بێ کارەکە بکەیت و بیشی پارێزی هەڵیشی نەوەشێنیتەوە نوێژەکە دەکەی بێ بیشی پارێزی بەتاڵی نەکەیتەوە ڕۆژوەکەت قورسە زەکاتدان قورسە تۆ خۆ ماندووەکەی ماڵێک پێکەوانەی ئەبێ یەک لەسەر چلی بدەی بە خەڵکی کە ئەو هیچیشی نەکردو بۆ سەیرەکەی شەیطان لەلات قورسیەکە ئەگنا خۆتۆ نایدەی بە خەڵکی زەکات خوای پەروەردگار قەبضیەکە و بۆ دزیاکە لە قیامەتە ئەضعافا کەثیرە بەڵام شەیطان وا دلێکا قورس بێ بەلاتەوە
جهاد کردن لە پێناوی سەرخستنی دینی خۆی پەروەردگارە قورسە تەماشای خۆت کە کەویتە مەجلیسێکەوە سوکایەتیەکرێ بەخوا و پێغەمبەر ڕەنگە گۆڕێ هەموو گیانەکەوێتە لەرزەکە چی نایاری قسەکەی چەند قورسە و قسەیە بکەی و جیهادە بکەی لە بڵێ بۆ واڵێ قبولی ناکەم وا بڵێ ئەڕۆم لێرە وا بڵێ چەند قورسە بەلاتەوە قورسە چواردەوری باش ئاوە ئەفەرمێت جبریل گەڕایە فەرمووی ئەی خوای پەروەردگار وەڵاهی ئەو کارانەی بە چواردەوری بەهەشتا بینیم کە ئەبێ ئەنجامی بێ جا بچیتە ناوی وای لێ کردم بترسم لەوەی کە کەس نەچێتە ناوی یعنی کەس ئەو کارانەی پێ نەکرێت جا بۆیە ئەمڕۆ کە تۆ توانیوتە ئیمان و تەوحیدەکەت بپارێزی نوێژەکانت بە جوانی بکەی ڕۆژوەکانت بگری زەکاتەکەت بدەی چەندێ توانیت کەلیمەی حەق بڵێ چەندێ توانیت بەدەست حەق سەر بخەی بە ماڵ حەق سەر بخەی ئەوە فاضلە ئەوە نیعمەتی خوای پەروەردگارە ئەوە شکری ئەوێ ئەوە شکری ئەوێ بەڕاستی کە خوای پەروەردگار تەوفیقی یاوی تۆ ئەو کارانە بگریتە بەر بێوەی هەڵی وەشێنیتەوە و پوچەڵی بکەیتەوە پاشانە فەرمێ ثم أرسله إلى النار فقال اذهب إليها فانظر وما أعددت لأهلها فيها جبريل خوای پەروەردگار پێی فەرموو بڕۆ تەماشای جەهەنەم کە تەماشای ئاگر کە تەماشای بکە بزانە چیشم ئامادە کردووە بۆ عەبدە لاڕێکانم عەبدە خراپەکارەکانم بڕۆ تەماشای بکە بزانە چۆنە فەرمێ فذهب فنظر فرجع فقال فەرمێ جبریل ڕۆی و تەماشای کرد وەگەڕایەوە بینی بعضها يركب بعضا ئاگر یەکتریە خواتەوە لەناو ئاگرە فقال وعزتك لا يدخلها أحد سمع بها فەرمی سوێن بە عیزەت و جەلالی تۆی خوای پەروەردگار هەر کەسێ بزانێ ئەم ئاگرە چییە ببیسێ لەبارەیەوە چەند بە ئێشە چەند بە تینە و چ جۆرە سزایەک لە ناویە ئامادەکراوە ئیلا خۆیە پارێزێ لێی و ناچێتە ناوی هەرچی کردو خۆیە پارێزێ نایەڵێ بچێتە ناو ئاگرە ئەفەرمێ فأمر بها فحفت بالشهوات خوای پەروەردگار ئەمری کردوتی چواردەوری ئاگر بگرن بە شتە خۆشەکان بە چێژەکانی دنیا بە شەهوەتەکان و بە هەوا و ئارەزوەکان بە حرامی چونکە هەوا و ئارەزوو بە دوو شێوە ممارەسە ئەکرێت شێوەیەکیان حرام شێوەیەکیان حەڵاڵ ئەوەی کە حەڵاڵە لە چوارچێوەی شەرعە ئەوەشی کە حرامە لە دەرەوەی شەرعە هەر شتێکیش خوای پەروەردگار حرامی کردبێ لە بەرامبەرە ڕێگایەکی حەڵاڵی داناوە بۆ بەدەستێنانی ئێستا بۆ نمونە زینا حرامەوە ڕێگای حەڵاڵ هەیە بۆ بەدەستێنانی یان نییە هەیە زەواج کرد ڕیبا حرامەوە پارە پیاکردن بە ڕیبا حرامە ڕێگای حەڵاڵ هەیە لە بەرامبەریا بڕۆ کەسابەت خۆوە پارە پیاکردن شەهوەتە جیماعکردنی عینشت شەهوەتە هەمووی توانین بە حەڵاڵی بەدەستیکی بەڵام تۆ لەبەر تەماڵی و تەوەزەلی و با بڵێین لاوازی خۆت و بێهێزی خۆت حرامەکەت لە ئاسانتر و خۆشترە بەرەو ئەوەڕێ بۆیە فەرمێ خوای پەروەردگار ئەمری کرد بە بەهەشت چواردەوری بگیرێ بە جەهەنەم چواردەوری بگیرێ بە شەهوەتەکان ئەفەرمێ پاشان فەرمی بە جبریل اذهب فانظر إليها وما أعتدوا لأهلها فەرمی بڕۆ تەماشا بکەرەوە جارێکی تر هی جەهەنەم بزانە چی تیا بینی ئەم جاریان ئەفەرمێ فذهب ونظر فرجع فقال وعزتك لقد خشيت أن لا ينجو منها أحد فەرمێ جبریل ڕۆی تەماشای جەهەنەمی کرد و تەماشای ئەو هەموو شەهوەت و حەز و ئارەزۆی کرد لە چواردەوری فەرمی ئەی خوای پەروەردگار سوێن بە عیزەت و جەلالی تۆ ئەترسم کەس ڕزگاری نەبێلێ هەرچی کەسە بچێتە ناوی ئەمەندەی شەهوەت لە چواردەورە ئیتر ئەگەر خۆت بڕۆی تەماشای مزگەوتێک و تەماشای باڕێ بکەی لە نوێژی نیوەڕۆیە لە نوێژی عیشایە ئەبینی ئەو قەرە باڵەخترە لە مزگەوتەکە ئەگەر بڕۆی تەماشای ئەو کەسانە بکەی کە لە شەوێکا تەماشای یاری دوو گۆڵیەکەن و ئەوانەی تەماشای وتارێکەکەن و دەرسەکەن خۆتە زانی کامیان زۆرترە لە ویتریان ئەگەر بڕۆی لە یوتیوب تەماشای گۆرانی بێژێ بکەی چەند کە سەیری گۆرانیەکەی کردەوە تەماشای حساسترین قەزیەی ئیعتیقادی ئەم میلەتە بکەی مامۆسایەک بە وردی باسی ئەکا بۆ دەرەکەوێت کە چەند کەس تالیبیەم و چەند کەس تالیبیەوە جابۆی بەڕاستی و کەسەی لە دەوری شەهەواتەکانێتی وەکوایە لە دەوری جەهەنەم بێ و ئەو کەسەی کە لە دەوری عیبادەتەکانێتی وەکوایە لە دەوری بەهەشت بێ ئەم فەرمودەیە بە ئاسانی ئەوەمان پێ ڕاگەێنێ و
لفرموديك ترى بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي اختصمت الجنة والنار بهشت جهنم بوب مناقشان بهشت جهنم بوب مناقشان شون مناقشان قلوا بس خواهي قورا أزاني إما أوي بيبان وتراوى أو أندى أزانين وخواهي پروردگاری جتواني هموشتي بين تقسى چونکە لە قیامەتە دەست و قاچی ئێمە هێنێتە قسە ئەتوانێ هەموو شتێ بێنێتە قسە وەخوای پەروەردگار قسەی جەهەنەمی ثابت کردووە لە قورئانە کە هەل من مەزید زیاتر مەوێ پێی ئەڵێن هەل امتەلەت ئەڵێ نەخێر زیاتر مەوێ جاوێ بەڕاستی ئەمە قسەیان کردووە مناقەشەیان کردووە بە هەشت و جەهەنەم وەلای خوای پەروەردگاری هیچ تێ ناچێت بكون فيكون أن هنا تقسى وأن هنا تقفتوه أفرمي فقالت الجنة يا ربي ما لي ولا يدخلها إلا ضعفاء الناس وساقطهم فرمي بهجوتي بيغم أي خواي پروردگار باش بوچی من بس خلق لاوازكان ديتناوم لقل أواني لناو كوملقايا خوازراوني لنا کۆمەڵگایە پێیان ئەڵێن شۆراونەتەوە قەسد دەماخیان بۆ کراوە تێکیان ناون و لە کۆمەڵگای وایان پێڵێن ئەمە دواکەوتون و ئەمە متەتەڕیفن و ئەمە تیرۆرستن و ئەمە کۆنە پەرستن و ئەم شتانەیان پێوترێ لە کۆمەڵگای عەتیادی بۆ وای پێوترێ وەڵا بەژنەکەی وت خۆ داپۆش تەمەن بۆ معلوماتتان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لەسەر دەرگای بەهەشت نووسراوە لا يدخلها دەیوث ناچێتە ناوی وتیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیوث کێیە تیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیوث کێیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کێیە الذي يرى القبح في أهله فيقرها دەیوث ئەو کەسەیە کە بێ شەرعی ئەبینێ لە کەس و کاری و سەری شۆڕەکە لەسەری بێدەنگە بێ لەسەری يعني اگر بێدەنگ نەبێ لەسەری بێتە جواب لەسەری با بە قسەشی نەکا ئەوە دەیوث نییە بەڵام ئەگەر سەری شۆڕکە لەسەری بێدەنگ بێ لەسەری حەقی نەبێ ئەوەی گرێتەوە ئللا بێ ئینکاری بکە بە پێی ناخۆش بێ بە قەدەغەی کە ئیتر بە قسەشی نەکرد لە دوا ئەوە ئینشاءالله ئەو نایگرێتەوە یعنی کە تۆ بینی کچەکە داواڕوا بە ڕوت و قوتی ژنەکە دەڕوا عینەشت هیچ ناڵێ ئیترەوە دڵنیا بە بەهشت لەسەر حرامە لەبەرەوەی تۆ تۆمەتباری بە تۆمەتی دەیاتە ئەجا چ جای بڕوا بۆ شتی خراپتر کە تۆ هەر گوێی پێنەی کە کچەکەتە بینی لە فەیسبوک هاوڕێی کوڕی هەیە قسەی لەگەڵاکە ئەمە بێشەرعیە تۆ ئیقراری ئەەکەی لەناو ماڵەکەی خۆتە هیچ ناڵی لەسەری گوێ نادەیتێ ئەوە دەیوثیە بەبێ هیچ پێویستیان لە خۆیەوە چ جای کوردەسی بگرێ بیبا بۆ کافتریا و بیبا بۆ گازینۆ و لەوێ دانیشێ لەگەڵی بیبا بۆ پارک و بیبا بۆ ئەملا و بیبا بۆ ولا تۆ ژار هیچ مێشێ میوانە نەبێ ئیتر دەیوثیش دەرەجاتە وردە وردە دەرەجەکەی بەرزە بێتەوە تا ئەگاتە قیمەی ئەو وەختەی تر بە حەقیقی بەهشت لێ مەحرومە بێت و شایستی جەهەنەمە بێت جا بۆیە ئەفەرمێ بۆچی من هەرە و کەسانە دێنە ناوم کە زۆربەی خەڵک ڕقی لێیانە زۆربەی خەڵک دژایەتیانەکە زۆربەی خەڵک جوێنیان پێدا ئەفەرمێ ئاگریش فەرمووی ئەی خوای پەروەردگار بۆچی من هەرچی جەبار و متەکەبیرێتە ناوم هەرچی با بڵێن مەسوولی زلەزلەی کافر و ملحید و مشریک و ظالیمە دێتە ناوم ئەو سەرە زلانەی ئەمڕۆیان بینن کە پڕن لە تەکەبور هەموو قسەکردنیان بە کیبرەوەیە هەموو ڕەفتاریان بە کیبرەوەیە و زۆرێک لە ڕۆڵەکانی میلەتەکەشیان کردووە بە دەست و پێ بۆ خۆیان کردویان بە نەعل و پێڵاو بۆ خۆیان لە پێیانەکەن و بەبێوان ناچن بۆ هیچ شوێنێ دواییش کارەیان هێنینەوە هەر لە شوێنی پێڵاوەکان دایانەنێن ئەنجامی شانازی پێواگاڵێ من حیمایەم ئامانە هەمویان جەهەنەم ئەڵێ بۆ ئەمانە دێنە ناو من آخر خۆی ئێستا تۆ ئەگەر بە واقع سیرکی ئەمە سەخ من و ئەمە مهم من و ئەمانەش لەم لا بەعکسیەوانەوە باشە بۆچی ئەمانە بێ بۆ جەهەنەمەوان بۆ بەهشت خوای پەروەردگار وەڵامیانەداتەوە فەرمێ بە بەهشت ئەنتی ڕەحمەتی ئوصیب بیکی من ئەشاء فەرمێ بە بەهشت تۆ ڕەحمەتی منی
تۆ ڕەحمەتی منی تۆ تووشی کێ ئەەکەم هەر کەسێک کە مەشیئەتم هەیە بۆی مەشیئەتی خوای پەروەردگار دوو مەشیئەتە مەشیئەتی شەرعی لەگەڵ مەشیئەتی کەونی یعنی بە مەشیئەتە شەرعیەکەم کە خۆم ئەمەوێ ئەوانەی کە وابەستەی ئەو شەرع بوون ئەیان خەمە ناو تۆ وەکو ڕەحمی من ئەبێ ئەوان بگریتە خۆت بە جەهەنەمیژە فەرمێ ئەنتی عەذابی ئوصیب بیکی من ئەشا فەرمێ جەهەنەم تۆش عەذابی منی تۆش عینن شت مەشیئەتم لەکێ هەبێ ئەو خەمە ناوی یعنی بە مەشیئەتە کەونیەکەم ئەو خەمە ناوی و بە مەشیئەتە شەرعیەکەش چونکە ئەو مخالفەی شەرعەکەی کردووە پاشانە فەرمێ وەلیکولی واحیدەتین منهما ملئوها ئەفەرمێ وە بۆ هەر یەکەشیان ئەبێ پڕ بنەوە چ جەهەنەم و چ بەهەشت بەڵام پڕ بوونەوەی بەهەشت تێکەڵاوبوونی خەڵک و بەسەریەکا کەوتنی خەڵک نییە جاری وا هەیە دواتر باسیەکەین تۆ یەک خێمەت هەیە لە ناو باخی ماڵەکەتا لە باشتا ئەو خێمەیە ناوەکەی هەزاران کیلۆمەترە یعنی پڕبوونەوەی ئەوێ ئاوانیە وەکو جەهەنەم پڕبوونەوەی جەهەنەم داپلیشانە بەسەریەکە بە ملیەکە وز بەڕۆڵە قسەمەکە بە قوربان جابووە پڕبوونەوەی جەهەنەم و پڕبوونەوەی بەهەشت جیاوازە پڕبوونەوەی جەهەنەم و پڕبوونەوەی بەهەشت جیاوازە حتا لە قەبرەکەتا تۆ بە پێی ئەوەی چاوە بڕکە شوێنە بۆ کرێتەوە بەڵام قەبری جەهەنەمیەکە پەراسیۆچێ بە ناویەکە لە بەهەشتیشا لەگەڵ جەهەنەم پڕبوونەوەی هەردووکیان جیاوازە لێرە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای پەروەردگار فەرمی ئەبێ هەردووکی پڕ بێ مەبەست ئەوە نیە هەردووکی وەکو یەک پڕە بێ ئەم پڕە بێ لەو کەسانە و لەو جێگایانی بۆیان دانراوە ئەوانیش پڕە بێ لەو کەسانە و لەو جێگایی بۆی دانراوە بەڵام ئەگەر تەماشای قورئان بکەی باسی پڕبوونی بەهەشتی تیانە باسی پڕبوونی جەهەنەمی تیە لأملأن جهنم آياتكمان نية بل لأملأن جنة بس آيات معنية فرمي جهنم بركمو هوش بلغيه ويكا بربونا وكي جهنم بتوربونا ويا وبعذابنا رحتيا ويا وبربونا وكي بهشت بوشيوانيا برحمو سوزو فراوانيا ويا بهمان شولا فرمودي كترا لا صحيحين هاتوا بغمري خواه صلى الله عليه وسلم فرمي اشتكت النار إلى ربها آقر شكواي بربو لهي خواي پروردگار شكواي خوي كرد بو خواي پروردگار فقالت أي رب أكل بعضي بعضا تي پروردگارم هندكم هندكي ترمي خواردو بولا بري داخراو هندكم هندكي ترمي خواردو أفرمي فأذن لها بنفس في الشتاء ونفس في الصيف فرمي خواهي پروردگار إذني دا جهنم بكريتا ولا دو كاتا دو هناسبا هناسي كان لزستانا هناسي كان لهاوينا باشان فرمي أو سرما زوري لزستانا أيبينين أو الزمهريرة نفسك جهنم وأو قرما زوري لهاوينا أيبينين أو حميمة نفسك جهنم أو دو نفسي هي أما أم فرموداني كهنا من همي بلغيوه كإسا بهشت جهنم بنيان هيا وأو حالش يعني بابي كتر من هيا أتينا خزمتي بريتيالا بابي أويكا أو بهشتي آدم ليدر كرا بهشتي هتايا ياخد بهشتي كي تايبت بوا خواهي پروردگار دروسي كردوا بو آدم خواهي پروردگار لقرآن فرمي قلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة فكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين آياتك بواضحية فرمي خواهي پروردگار بآدمي فرمو خوتو جنكت برون لكوين يشتجبن الجنة خوتو جنكت برون لا الجنة يشتجبن باشا اسكن أنت وزوجك الجنة أم ألف لام علماء فرمون أما ألف لام معرفة يعني بهشتي ناسراو بهشتي هتاي باشا أوالا
جمهوری زانان لەگەڵ ئەو ڕایەن کە ئادەم و حەوا لە بەهەشتی هەتایە بوون بە بەڵگەیەوەی ئەم ئەلیف و لامە بۆ مەعریفەیە. مەعریفەش واتە بەهەشتی ناسراو ئەوەی کە هەموو ئیماندارەی ناسێ. ئەبەو شێوە فكلا منها رغدا حيث شئتما هرچی تانویز لی بخۆن و بخۆنەوە بەڵام ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين نزیکی ئەو دارە مەکەون. یگنا ئەو وەختە ئەبنە کەسانێکی ستەم لێکراو. طبعا هەندێک لە زانایان ئەفەرمون ئەو بەهەشتەی ئەمە خلافیتیا لە بینی زانایان ئەمە کەسی لەسەر کافر ناکرێت کەسی لەسەر تەبدیع ناکرێت ئەم بابەتە باشە لەبەر ئەگەر بێت و خەڵک لەسەری کافرکە یا تەبدیعکەی ئەبێت لە شکرێک لە زانایان بکەیتە دەرەوە لە ئیسلام یاخود تەبدیعیان کەی. هەندێک لە زانایانە فەرمون ئەم بەهەشتە ئەو بەهەشتەیە کە خوای پەروەردگار داوێتی بە ئیمانداران لە قیامەتە. هەندێکی تریانە فەرمون نەخێر بەهەشتێکی تایبەتە بۆ ئادەمی دروست کردووە. ئەوانەی کە ئەڵێن ئەم بەهەشتە ئەو بەهەشتە نییە کە هەتاییە و ئیمانداران تێچن بەڵکو بەهەشتێکە بۆ ئادەم و حەوای دروست کردووە بە تایبەت بەڵگەیانەوەی ئەڵێن تاقیکردنەوەی تیا بوو. بەهەشتی شوێنی پاداشتە شوێنی تاقیکردنەوە نییە. ئەڵێن بەهەشت نابێ قەدەغە کراوی تیابێ کەچی ئەو قەدەغە کراوی تێ يعني ها بشيك آياتك بلغي بومان بشيك آياتك بلغي بوان ولا تقرب هذه الشجرة فتكون من الظالمين. حرام كراوي كتيا وحرام لسرتان زيكي وداركون بهشتي هتايش هيج شتيت يا حرام نية هيج شتيت يا حرام نية بويا أمان بو بشيالين أو بلغي بويا ما وانش بو بشيالين أو بلغي بويا ما هندي لزانا يعني تر ڕایان وایە کە ئەمە بەهەشتێکی سەر زەوی بووە لە ئاسمانیش نەبووە. هەندێکیان لەن لە ئاسمان بووە بەهەشتێکی تایبەت بۆ بووان هەندێکی ترڵێن نەخێر بەهەشتی هەتاهەتایی ئەمە تا سێڕە. هەندێک لە زانایان ترڵێن بەهەشتێ بووە هەر لەسەر زەوی بووە بەڵام لەسەر زەوی لەسەر تەپۆڵکەیەک و بەرزاییەک بووە. بۆچی وا ئەڵێن بۆی کەلیمەی ئیهبیطو بەکاربێنن دوایی ئیهبیطو منها دابەزن لەسەری باشە. ئەوانەی کەش کاڵێن بەهەشتێکی تایبەت بۆ بە ئادەم و حەوا دروست کراوە بۆیان و تاقیکردنەوەی تیا بۆ لە ئاسمان بۆ هەنجەر کەلیمەی ئیهبیطو بەکارهێنن. ئەوانەشی ئەڵێن کە بەهەشتی هەتایە ئەوە هەر لە ئاسمانە چونکە وەکو دواتر باسەکەین سەقفەکەی عەرشی خوای پەروەردگارە کەواتە ئەڵێن هەر لەوێشەوە ئیهبیطو هەرێگرێتەوە یعنی هەرسێکیان کەلیمەی ئیهبیطو بەکارهێنن بەڵام یەکێکیان لە بەهەشتێک لە ئاسمانی یەکەم یەکیان لە بەهەشتێک لە ئاسمانی حەوتەم یەکیان لە بەهەشتێک لەسەر زەوی هەرسێکیشیان بەڵگەیان هەیە. طبعا ئەوانەی ئەڵێن بەهەشتێکە لە ئاسمانی حەوتەم و بەهەشتی هەتاییە ئیمامی ئەحمەدە لەگەڵ ئیمامی شافعی لەگەڵ تەواوی شوێنکەوتەکانی ئەوان لەم مەسەلەیە بیرروڕایان وایە. معتەزیلەکان لەوانە ئەبوو عەلی جوبائی گاونە گومڕان ئەڵێن بەهەشتێک بووە بۆ تاقیکردنەوە هەر لە ئاسمانی حەوتەم بووە. ئەبوو حەنیفە لەگەڵ وەهبی کوڕی منەبه و ئیبن قوتەیبە ئەڵێن بەهەشتێکە لەسەر زەوی بووە بەهەشتێکە لەسەر زەوی بووە. گروپێکیش لە زانایان تەوەقوفیان تیا کردووە نەوتویانە بەهەشتێکە لەسەر زەوی نەوتویانە بەهەشتێکە لە ئاسمانی حەوتەم نەوتویانە بەهەشتێکە کە بەهەشتی هەتایە هیچیان وتوانێ ئێمە قسە لەو بابەتەیان ناکەین تەوەقوفەکەین ئەوە نازانین ئادەم و حەوا لە بەهەشتێ بوون و دەرکراون تر ناڵین کام بەهەشتیانە. ئەمە ڕای کێیە؟ ئەمە ڕای ئیبن نافع لەگەڵ ئیبن عومەر و لەگەڵ سوفیانی کوڕی عویەینە ئەوان قەنەعەتیان وا بووە کە ئەوانش گەورە زانایانی سەلەف و سەحابن. ئەوانی کەوتویانە بەهەشتی هەتاییە بەڵگەیان هەیە کە لەو بەڵگانە لە صحیحی موسلیمە جگە لە ئایەتەکە کە فەرمێ يجمع الله تعالى الناس فيقوم المؤمنون حتى تزلف لهم الجنة فيأتون آدم فيقولون يا أبانا استفتح لنا الجنة فيقول هل أخرجكم من الجنة هل أخرجكم من الجنة إلا خطيئة أبيكم. فرمي للرجي قيامته خوي پروردگار إيمان داران
ڕائەوەستێنێ ئەوان هەڵساوا بن و بەهەشتیشیان بۆ نزیکە کاتەوە. ئیمانداران کە بەهەشت دەبینن دەرئەکەوێ و نزیکە بێتەوە یەکسەر ئەڕۆن بەرەو ئادەم عەلەیهی السەلام ئەڵێن ئەی ئادەم داوا بکە خوای پەروەردگار دەرگای بەهەشتمان بۆ بکاتەوە. ئەم قسەی ئادەم لێرەیە شاهیدە بۆچی؟ بۆ ئەوەی کە لەسەر زاری ئادەم خۆیەوە ئەو بەهەشتەی کە لێی دەرکراوە هەر ئەوەیە کە بۆ هەتایەچتە ناوی. ئەڵێ ئایا ئێوە هەڵەی من دەری نەکردن لەو بەهەشتە ئێستا هاتوون داوا لە منەکەن؟ ئادەم عەلەیهی السەلام وەڵێ یعنی ئادەم لەوێ شاهیدیەدا کە ئەو بەهەشتا و بەهەشتەیە کە خۆی تیای بووە و بەهۆی هەڵەی ئەوە هاتوۆتە دەرەوە ئێستا ئێوە داوای لێکەن بشنەوە ناوە ئەو ناتوانێت ئەوەتان بۆ بکە کە دەرگاکەی بکرێتەوە. ئیترەوەیە دوایە چون بۆ لای پێغەمبەرەکانی تر تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و دەرگاکەی کاتەوە. و یەکێکی تر لە بەڵگەکانیان ئەو حەدیثەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی مناقەشەی ئادەم و موسى عليه السلام أفرمي احتج آدم وموسى فقال موسى أأنت الذي خلقه الله بيده ونفخ فيه من روحه وأسكنه الجنة فأخرجتنا منه. موسى فرمي بآدم تو آدمي أويك خواي پروردگار بدستي خوي دروسي كردوه وروحك تايبتي للاين خويا وببريا كردوه ونفخت فيه من روحي بمعناي أونايا للروحي خو من ببرا كردوه أو كفر أو قسي أو وقتها بيبلي همو إنساني كافر ومشرك بشي لأخواتيا أو قسي حلوليا كان أو أنوال جماعتي حلوليا كان اتحادي ماني وحلولي ماني اتحادي جروبيكي قمراو كافرن حلوليا كان ينجر جروبيكي قمراو كافرن علين هموش تبشر لأخواتيا باشا أو قسي كفر كسي جو تفسيرنا كابو ونفخت فيه من روحي باشا يسك أخوي پروردگار فرمي أن طهر بيتي بإسماعيل وبا إبراهيم عليهم مالكم باك كانوا يعني خوي لبيه ها نخير ناقة الله يعني لا يخوي بخيويك نخير أما بيوتري إضافي تشريف خوي پروردگار إخات أيدات بال خوي وكو آماجيك بوريزي أوشتا إغنا بشيني الأخوة كافرمي ونفخ فيك من روحه يعني لروحك ريزدار للان خوي وانك بشي لخوي هندي نفهم نزان وتفسيري بوكن كألا روحي خوي تيا جا قروابي لقيامة أخوة روحي خوي عذابه لجهنم ها أو أنا إخات جهنم أبيش تيوا أخوة روحي خوي عذابه بيو التفسير زور سقطه وزور كسي جابيني بجهل ونفامي ونزاني دمي تيخستو قساكا بناوي بانكواز وداعي ومانو قسەکردن لەم دینە زۆر خەتەرە بەبێ عیلم خۆت کافرەکەیت و خەڵکیش بە کوفر ئابێ زۆر خەتەرە جا بۆیە ئەفەرمێ لە ڕۆحێکی تایبەت لەلایەن خۆیەوە کردوێتی بەبەرتە یعنی تۆ هەموو شتێکت تایبەت بووە بەدەستی خۆی دروستی کردووی تایبەت بوو ڕۆحێکی تایبەتیشی بۆ هێناوی وەکو ڕۆحی گیانداران نەبووە گیاندارەکان ڕۆحیان بەکون فەیەکون چۆتە ناویان جنۆکەکان ڕۆحیان بەکون فەیەکون چۆتە ناویان بەڵام ئادەم بە تایبەت خوای پەروەردگار ڕۆحێکی تایبەتی لەلایەن خۆیەوە بۆ خەڵق کردو و کردوێتی بەبەری پاشان فەرمووی وأسجد له الملائكة وأمريشي کرد بە مەلایکان سوژدەی بۆ بەرن سوژدەیان بۆ ئادەم برد یا بۆ خوا سوژدەیان بۆ خوا برد ئێستا ئێمە کە سوژدا بین بەرەو کەعبە بۆ خوای نابین با خۆ بۆ کەعبەی نابین خوای پەروەردگار ئەمری کرد بە مەلایکان سوژدە بەرن بەرەو ئادەم بەس بۆ خوا باشە ئەوەش ئاماژەیە چۆن ئێمە سوژدا بین بەرەو کەعبە ئاماژەیە بۆ ڕێزی کەعبە ئەوەش ئاماژە بۆ ڕێزی ئادەم لەناو مەلایکانە تا دیگە خوای پەروەردگار ئەمر ناکا بە کوفر جا هەندێک لە قەبر پەرست و ئینسان پەرستەکان هاتوو نەماکەن بە بەڵگا ئەڵێن تۆ دروستە سوژدە بۆ ئینسان بەری چونکە خوا بە مەلایکەی و تۆ بۆ ئادەمی بەرە ئەوە نایە بە بەڵگە بۆ پاشانە فەرمێ وأسكنه الجنة فأخرجتنا منه موسى لێرا فەرمێ چی و دوا ئەوەی ئەوانەی هەمووی بۆ کردی لە بەهەشت جێگیری کردی تۆ ئێمەت لێ دەرکرد ئێستا بێمە بچینەوە ناوی جارێکتر
کەواتە ئەمەش بەڵگەی چیە دیسان؟ بەڵگەیەوەیە کە ئەو بەهەشتی هەتایی بووە. ئەوەیە ئادەم جواب یەداتەوە مناقەشەکە مناظەرەکە لە موسا باتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئاخیرەوە فەرمێ فحەجە ئادەم و موسا، فەرمێ ئادەم لە موسای بردەوە لە مناقەشەکە. چی پێوت؟ وتی تۆ موسای کوڕی عیمرانی کە خوا تەوڕاتی پێداوی، ئایا لە تەوراتە نەدیوە کە خوای پەروەردگار ئەو کردارەی لەسەر من نووسیوە بە 50 ساڵ پێشەوەی دروستم کە لۆمەم ئەەکەی لەسەر شتێک کە خوا لەسەر می نووسیوە؟ طبعا ئەگەر ئەوە نەبوایە ئیتر بەهەشت و جەهەنەم نابوو، جەهەنەم هەربوونی نابوو و ئینسانی خراپ و چاک نابوو، چاک و خراپە هەر نابوو، مەشیئەت و ویستی خوای پەروەردگار وابوو کە چاک و خراپە هەبێ. وەیە فەرمێ ئادەم لە مناظەرەکەیە لە موسای بردەوە. و یەکێکی تر لە بەڵگەکانیان ئەو ئاەتەیە کە خوای پەروەردگارە فەرمێ ئیهبیطوا. ئیهبیطوش عادەتەن دابەزینە لە بەرزیەوە بۆ نزمی. باشە؟ ئێوتمان ئەمە هەرسێکیان بەکارێنن. ئەوی ژەڵێ بەڵێ لە بەرزایەکی زەویەوە دابەزن. بەڵام ئاەتەکە فەرمێ چی؟ وەلەکم فی الأرض. کەواتە هەبوطەکە لە زەویەوە نییە، چونکە ئەڵێ بچنە سەر زەوی، لەسەر زەوی شتان بووە، کەواتە پێشتر لەسەر زەوی نەبوون. وایە نە؟ ئەگەر پێشتر لەسەر زەوی بوون معقول نییە بڵێ لە زەویەوە دابەزنە سەر زەوی. ئاەتەکە وا ناڵێ، ئاەتەکە ئەڵێ بچنە سەر زەوی، پێشتر لەسەر زەوی نین، لە ئاسمانن، لە بەهەشتی بەرینان. ئەمەش یەکێکی ترە لە بەڵگەکانیان. و یەکێکی تر لە بەڵگەکانیان بریتە لەو ئاەتەی کە خوای پەروەردگارە فەرمێ إن لك ألا تجوع فيها ولا تعرى ولا تظمأ فيها ولا تضحى. وش هلا بهشتي هتايا كتونا برسيبي نتوني بي نجل بدرة نبي جلبي، أو هلا بهشتي هتايا لقيت شوية كتير نية. و يكي تلا بلغا كان فيها تحيون وفيها تموتون ومنها تخرجون. أما هاتي سوري أعراف كخواي پروردگار فرمي ولا سر زوي ولا سر زوي أجين ولا أمرن ولا ويش زينوا كريناو. أجر بهاتايو أو بهشتا لسر زوي بوايا وكوا بڵێ هەلا بەهەشتا ئەژین و هەلا بەهەشتا ئەمرن و هەلا بەهەشتا زمتانەکەینەوە. شتی وابێ کاتە ئەو بەهەشتەی سەرزەوی نییە، ئەو بەهەشتەی سەرزەوی نییە، بەڵکو ئەمە زەویە شوێنی ئەوانەیە، بەهەشتەکە لە ئاسمانایە. یەکێکی تر لە بەڵگەکانیانە و ئاەتەیە کە فەرمێ هەل ئەدولکە عەلا شەجەڕەتی الخولد. شەیطان ئەڵێ بە ئادەم عەلەیهی السەلام چی و پیشانەیەم دارێکی پیشانەیەم کە لە بەروبوومەکەی بخۆی تۆ نەمرەبی بۆ هەتا ئەژید. ئێوە ئەگەر لە زەویە بوایە، لە دنیایە بوایە، دنیا فانی نییە، لە ناو ناچێ كل من عليها فان. چۆنە بێ داری خوڵدیتیان؟ داری خوڵدیتیان نییە، کەواتەوە لە بەهەشتە دار و درەختی بەهەشت هەتاییە، هیچی لێ نایە. وبامان شويك تلا بلغان وكوتمان ويكا ألف لام لسر جنة لهم دقكانا اسكن أنت وزوجك الجنة شان جارهات وهمي ألف لام لسر لهم قرآنا كاوش بلغي بويكا ما بستي بهشتي هتايا بلا چوننا وبهشتي هتاي بو هتايا لروج قيامتها إقنا چون بهشتي كاتي لدنيايا بوني هبوا. النبي صلى الله عليه وسلم فرمت شو ما بهاش لا معراجة هاتي شو درولي قيتش بعد مش بشيت أنا بيت ودرولي أيش بيغمر أخو جابوا بلقي واني كالن بهشتي هتا يبقى ترى بزوكو باس ما كرت تول السلام بابتك استكفير وتبديع مكس شنك أجر بيته دسكيبة تكفير وتبديع أبي ابن عيينة وأبو حنيفة زورق لزانان إسلام حتى تصر صحابة كان يجرب يعني كيتا دروا چون ناوي آدم كواتا چون ناوي بابلين كاتب وكو چون پیغمبري خواه صلى الله عليه وسلم بكاتي چوتا ناو بهشت وهاتنا دروشيان هر هاتنا دروي چيا كاتيه هتا اينيا ويا لقيامتا اشنو ناوي
پێش هەموو کەسێکیش. جوابی یەکێ لە گومانەکانی ئەوان کە بەقوەترین گومانیانە کە بریتیە لەوەی ئەوان ئەڵێن چۆن ئەبێ بەهەشت قەدەغەکراوی تیابێ و بکرێ بە دار و تەکلیف، بکرێ بە جێگایەک کە تۆ تەکلیفت لەسرە لەو جێگایە. جوابی ئەم گومانە بەوە ئەدرێتەوە لەلایەن ئیبن قەییمی جەوزیە و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ کە ئەفەرمێ ئەسڵەن ئادەم کە لە بەهەشتا بوو پێش دروستبوونی تەکلیف لە بەهەشتا بوو، کە ئەو دەرچوو لەی جا تەکلیفە. واضحە؟ یعنی کاتێ ئادەم دروستکراش تێ نەبوو ناوی تەکلیف بێ، کە ئادەم هاتە دەرەوە لە بەهەشت ئەنجا پێی وترا ئەمە حرامەوە حەڵاڵەوە قەدەغەیەوە دروستەوە نادروست. واضحە؟ بۆیە ناتوانی بە بەهەشت بڵێ داری تەکلیف بووە لەو کاتەیە، ناتوانی وای پێ بڵێ، چونکە ئەو کاتە هێشتا تەکلیف لەسەر عەبدەکان دانەنرابوو، پێی بوترێ ئەمە بکەی سزا، پێی بوترێ ئەوە بکەی پاداشت. و هەندێک تەکالیف هەیە لە بەهەشتا اعتیادیە بوونی هەیە، ینی مەرج نییە تۆ بڵێ مادام تەکلیفی تیا بێەوە بەهەشت نییە. پێغەمبەر ساسم فەرمێ لە بەهەشتا کێم بینی؟ ئافرەتێکم بینی دەستنوێژ یەکرد لە لای کۆشکێک، دەستنوێژ تەکلیف نییە؟ عیبادەت نییە؟ یاڵە دەستنوێژ یەکرد. فەرمیتمەوە کۆشکە و جاریەی کێ تیان هی یەکێکە لە ئومەتەکەی تۆ. وتم کێیە؟ تیان عومەر، ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ. ئێوە جاریە و تیا شیعەتی وێسە دەستنوێژ ئەگرێ، دەستنوێژیش عیبادەت. جا بۆی مەرج نییە کە عیبادەتێک هەبوو لە بەهەشت تر بیکا بە دار و تەکلیف. ئەوە جوابی تر. جوابی یەکەمەوە بوو کە پێش تەکلیف بووە. جوابی دووەم مەرج نییە گەر عیبادەتێک هەبێ لەوێ بیکا بە دار و تەکلیف. یەکێکی تر لە وەڵامەکان تەکلیفەکەی بەهەشت کە لە ئادەم کرا قەدەغەکراوەکە وەکو تەکلیفەکانی دنیا نییە، وەکو تەکلیفەکانی دنیا نییە. ئەگەر ئادەم بۆ هەتا لەوێ بوایە و نزیکە و دارەژ نەکەوتایە هیچ پلەپایەکی بەدەست ناهێن، پلەی بەرزتر نابوو. بەڵام لە دنیا تۆواز لە زینایەگەیەنی پلە بەرزە بێت، تۆواز لە حرامێنی پلە بەرزە بێت لای خوای پەروەردگار. بۆیە ئەو تەکلیفەیە و کە ئەوێ قیاس ناکرێتە سەر ئەو تەکلیفەی کە ئەمڕۆ لە دنیاە هەیە. یەکێکی تر لە وەڵامەکان لە گومانەکانیەوان ئەڵێن ئادەم لە بەهەشتا خەوتووە، ئەڵێن ئادەم لە بەهەشتا خەوتووە، خەوی لێکەوتووە. ئەڵێن خەویش هی دنیایە، هی بەهەشت نییە. بەڵام ئەوەش قسەیەکی لاوازە لەبەرەوەی بە حەدیث ثابت بووە کە ئەهلی بەهەشت قەیلولەیانەیە. قەیلولەش خەوێکی سووکە کە لە بەهەشتا ئەیکەن وەکو پشوویەک. لە حەدیثی صحیحی شایەتوە و ئاەتی ژاماژەی پیاوە. واوانی کاڵێن ئەو بەهەشتەیە لە بەهەشتی لە ئاسمانی دنیایە، ئەڵێن بەهەشتێک بووە لە ئاسمانی دنیایە بۆ نەک لە ئاسمانی حەوتەمە. ئەمە ڕای ئەوانەمانەمی جوابدایەوە کەوتیان لەسەر زەویە. ئەوانەی ئەڵێن لە ئاسمانی دنیا بووە نەک لە ئاسمانی حەوتەم. یەکێ لە بەڵگەکانیانەوەی ئەڵێن شەیطان توانیوێتی بچێتە ناوی، شەیطان توانیوێتی بچێتە ناوی. طبعاً شەیطانەکان پێش هاتنی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەیانتوانی بچنە ئاسمانی یەکەم. لە دوای ئەوەوە خوای پەروەردگار ڕەجمی کردن، لە دوای هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەجمی کردن. إنا كنا نقعد مقاعد للسمع فمن يستمع الآن يجد له شهابا رصدا. شەیطانەکان شەیطانە جینیەکان خۆیان اعترافەکەن ئەڵێن ئێمە پێشووتر بەرزەبووینەوە لە ئاسمانی یەکەم گوێمانەگرن. بۆیە ئەو قسەی ئەوان شکاڵن بەهەشتێک بۆ لە ئاسمانی یەکەم، بۆیە ئیبلیس توانیەتی بچێتە ناویەکەن بە بەڵگە. ئەوەش بەتاڵە لەبەرەوەی شەیطانەکان تا پێش هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاسایی بۆ بچنە ئاسمانی یەکەم و داژنیشتون لێ و گوێشیان گرتووە لە قسە و کاروباری مەلایکەکان. بەڵام دو ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنێرێ یەجید له شهابا رصدا، خوای پەروەردگار بە پارچەی ئەستێرە ئەی سووتاندن و بەردەوامی ژیان سووتێنێ.
یەکێکی تر لە بەڵگەکانیان بریتە لەوەی کە ئەڵێن خوای پەروەردگار کە ئادەمی دروست کردووە پێی وتووە چەند ساڵەژی تەمەنی خۆی پێوتووە ئەڵێن نابێت لە بەهەشتیشا پێ بوترێت چەند ساڵەژی بەقووەتەوە گومانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی خوای پەروەردگار کە ئادەمی دروست کرد پێی فەرموو تۆ 1000 ساڵە ژیت نەوەکانی لە پشتی دەرهێنا نەوەیەکیان داود بوو عليه السلام بینی وتی ئەمە چەندێ عمرێتی وتی 60 وتی خوای پەروەردگار 40 ساڵ لە عمری منی بەرێ حەدیثەکە قسەی لەسەر کراوە لە بینی صحەت و ضعفە زۆرێک لە زانایان تەضعیفیان کردووە وەیە فەرمی ئادەم لە 960 ساڵیە کاتێک مەلایکەیەت ڕۆحی بکێشێ ئەڵێ 40 ساڵم ماوە بۆ ڕۆح مەکێش فەرمی بیری چوویەوە کە ئەو 40 ساڵی داوە بە داود جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فنسي آدم ونسي ذريته فەرمێ ئادەم خۆی تووشی لە بیر چوونەوە بوو لەوێ نەوەکانیشی لە بیر چوونەوەیان لەگەڵایە و فەرمێ ئادەم حەزی لە ژیان کرد نەوەکانیشی حەزیان لە ژیانە ئەمەیەکی ترە لەو بەڵگانیان بەڵام ئەو قسەی ئەوان بۆ خۆی ئەبێ بە بەڵگە بۆ ئەوانەی کە ئەڵێن بەهەشت لە ئاسمانی حەوتەم هەر قسەیەوان چونکە بۆ خۆی ئەو قسەیە بە ئادەم ئەڵێ کە تۆ بۆ ئەم بەهەشتە دروست نەکرای بچتە سەر زەوی 1000 ساڵ بژی سێ عولەما چۆن جوابیانێنەوە ئەمە جوابی ابن قەیم جەوزیە ڕەحمەتی خوای پەروەردگار لێ کە جوابیانەداتەوە ئەڵێ ئەو قسەیە خۆی بۆ خۆی کە خوای پەروەردگار تەمەنی خۆی پێکردووە پێوتووە بەڵگەیەوەیە کە تۆ بۆ بەهەشتە دروست نەکراوی بۆ هەتایە ئەبێ بچتە سەر زەوی 1000 ساڵ بژیت دوای بێتەوە یعنی بەڵگەیە بۆ ئەوانەی کاڵێن ئەوە بەهەشتی هەتاییە تۆ 1000 ساڵ لەسەر زەویە بی بۆت نییە لەم بەهەشتەیە بی ئەمە لەبارەی ئەو بەهەشتەوە کە ئادەم تیایە بووە ڕای ڕاجح ئەوەیە کە ئەو بەهەشتەیە بۆ هەتایە ئینسانەکانە چنە ناوی ئەو قسانی تریشمان هەیە وەڵامماندانەوە بەڵام لەسەر ئەو بابەتە تەکفیر و تەبدیع و تەفسیق نییە ئەو بابیزان بابێکی ترمان هەیە لەبارەی دەرگاکانی بەهەشتەوە بەهەشت چەند دەرگای هەیە لەبارەی دەرگاکانیەوە تام پێشەوەی بچینە سەر عەدەدی دەرگاکان بەڵگەی وا هێنینەوە کە بەهەشت دەرگای هەیە خوای پەروەردگار فەرمێ لە قورئانە وەسیق الذین اتقوا إلى الجنة زمرا ئەوانەی کە تەقوای خۆیان هەبووە و بە ئیمانەوە وفاتیان کردووە لە ڕۆژی قیامەتە دوای محاسبە و کتاب بەرەو بەهەشت بەڕێ ئەکرێن خوای پەروەردگار فەرمێ یوم نحشر المتقین إلى الرحمن وفدا ئەم متەقیانە لە ڕۆژی قیامەتە وەکو وەفد بەڕێیانەکەین وەفدی وڵاتێک چێ بۆ وڵاتێک فەرشی سووریان بۆ ڕاخەن و سەرۆک دێ پێشوازی لێکا و ئیتر باشترین ئوتێل و جوانترین خزمەت گوزاری و هەموو شتێ بۆی کە ڕۆشتەوە بڵێ وەڵا ئەم وڵاتە خزمەتێ چاکیان کردم و پرۆتۆکۆلاتیان زۆر مەزبوط بوو و مسەقەف بوون و ئەگەر مسەقەت نەبوو بن بۆ واکەن جا تەشبیهات نەبێ وەرە تۆ وەفد بی بۆ لای خوای پەروەردگار بە چی بۆ ئامادەکردن ئەفەرمێ حتى إذا جاءوها کاتێک هاگەنە بەردەم دەرگای بەهەشت وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين يعني كاتێک کە دێن بۆ بەردەم دەرگاکانی بەهەشت ئەبینن دەرگاکانی کراوەتەوە لە دوورەوە ناوەیە بین بۆی کە ناوەی ئەبینن دڵخۆش بن پێشەوەی بگەنە بەردەمیشی باشە بەڵام لەبارەی ئەهلی جەهەنەمەوە فەرمێ چی حتى إذا جاءوها فتحت أبوابها کە هاتن لە دوورەوە دەرگاکانە بین داخراوە نازان چیتە ئەمە علامەتە بۆچی کەوە چوونە ناوی داخرێتەوە علامەتە بۆ لەسەرتان داخرێتەوە قوفڵە بن لە ناویە کاگەنە بەردەمیشی لەپڕ دەرگاکان یەکرێتەوە ئەو عەذاب و ناڕەحەتیە بەرەو ڕوویان دێ بۆی لەپڕ شۆک بن بترسن لەپڕ
لە دەرگای ماڵەکەت دوو چەکداریانە ژوورەوە چی لێ ئیتر ئەگەر چنگێ هەبێ عەرزەکە کونەکەیت و لە خانووگەیەوە دیوە سەر دەرەکەی جا ئەمانیش سبحان الله یعنی وەکو ئەو مجریمەی کە لەپڕ ئەگیرێت بۆ ئەوەی بخرێتە ناو سزای خۆیەوە ئەبەو شێوە خوای پەروەردگاریان ترسێنێت لەپڕ دەرگاکەیان بۆ کاتەوە جا هەڵە درێنە ناوی تاوان باسمان کرد لە دەرسی پێشوا کە ابن عباس لە تەفسیری ئەو ئاەتەیە کە باسی ئەواکە کە مەلایکەکان زەبانی جەهەنەم کەسێکە فڕێنن 50,000 مەلایکە پەلاماریەدەن کە خوای پەروەردگار فەرمی بن بۆ جەهەنەم هەر مەلایکەیەکیان لە بەقووەترین یاخود هەموو کێوەکانی سەر زەوی بنەوێ هەڵیەکەنێ 50,000 مەلایکە ئەمەنیان ڕق لەو کافرەیە ئاوا بەرەو جەهەنەمەی بن بەڵام خەڵکانێکن دۆستی کافرەکان و پێیان ناخۆشە بێ لەوێژ مەلایکاوە بیان بن کوراڵێەوە ئەوە برامان بوون لە نیشتیمانە ئەوە برامان بوون لە زمانە ئەوە برامان بوون لە نەتەوەیە لە خاکە بۆ کوێیان نەبن داڵێ ئێوەش لەگەڵیان فەرمون لەگەڵ براکانتان ئێمە یەک برایەتی حسابی بۆ هیچ برایەتی دینیە دەبڕۆن بەیەکەوە لێوە پێکەوە بژین جا بیزەبت وایە هەرچی کافرە لە جەهەنەما کۆ بێتەوە لێ پێکەوە ژیانەکەن جا بۆیە لێرە واوێکی هێناوە بۆ ئەهلی بەهەشت دێن ئامادە کراوە بۆیان دەرگاکانیان بۆ کراوەتەوە بۆ ئەهلی جەهەنەمە واوەی نەهێناوە یعنی لەپڕ شۆک ئەبن و ئەتۆقێنرێن بە کرانەوەی جەهەنەم بەڕوویانە پێشوازی ئەم چۆنە و پێشوازی ئەو چۆنە لە دەرگاکانەوە کە داغڵە بن خەزەنەی بەهەشت بە ئەهلی بەهەشت دەڵێن چی سەلام عەلەیکم طیبتم فادخلوها خالدین سەلامەتی بۆ ئێوە ئەو سەلام عەلەیکی کە تۆ ئەمڕۆ نایکەی کردوتە بەهای و چۆنی و ئەمانە مەلایکە بۆ پێشوازیت لێکە جا قڕ بەسەرەوەی لێ بە مەلایکە گاڵێ های ئەڵێوە لێو تێک چوو ئەو تێ جەهەنەمە بڕ جەماعەتی های هەمووی لەوێ جەماعەتی هەلاو هەمووی لەوێ جەماعەتی سەلام عەلەیک لێرەیە جا لێ ئەڵێن خۆزگەبمان و تا سەلام عەلەیک جا هەجاری وایە چتە ژوورەوە ئەین کۆمەڵێک خوشک هاتن ڕۆژدیان دیان گەورەترین کێشەمانەوەیە لە شەریعەش بوونیان کاچینە ژوورڕین سەلام عەلەیکم هەندێک لە ماسەکان پێماڵێن خۆ مزگەوت نییە یعنی سەلام عەلەیک تایبەتە بە مزگەوت یعنی سەیری ئەلمانی کەن چەندی ڕقیان لەم دینەیە یعنی لە هیچ شوێنەکانە بێ لە هیچ جێگایەکە جا بۆیە جەماعەتی های لەو دیون لەم دیونین جا پێیاڵێن چی طیبتم یعنی ئێوە لەم ڕۆیتر لە خۆشبەختیان لە خۆشحاڵیان لە ژیانی خۆشان فادخلوها خالدین بچنە ناوی و بۆ هەتایە تایە بمێنەوە هەر لە خۆشی و لە ژیانا بن ئەیوانی جەهەنەم چیان پێڵێن خەزەنەی جەهەنەم پێیانەڵێن ئودخلوا ئەبواب جەهەنەم خالدین فیها فلەبئس مەثوى المتکبرین وەرن بچنە ناوی هەی متەکەبیر و سەرزلانە دینی خوا ڕەتەکەنەوە یاڵا دەی قەڵب بنەوە بۆ ناوی یەکێکەوە شوێنتانە بۆ هەتایە خوا بەرگار لەبارەی دەرگاکانی بەهەشتەوە فەرمێ جەنات عەدن مفتەحەة لەهم الأبواب بەهەشت جەنات عەدن دەرگاکانی لەسەر پشتە بۆیان بڕۆنە ناو پیایا بگەڕێن باسمان کرد دەرگاکانی ناویان چیە ئینشاءالله باسیەکەینەوە لەوێش کاسنە ژوورەوە متەکئین فیها یەدعون فیها بفاکهة كثيرة وشراب لەوێ پاڵدەنەوە بە ئیسراحەت شاندائەن داوای میوە و خواردەمەنیەکەن و داوای شلەمەنیەکەن ئەنواع شلەمەنی و خواردن و میوەیان بۆ دەیە بەڵام ئەهلی ئاگر خوا پەروەردگار لەبارەیانەوە فەرمێتی إنها عليهم مؤصدة في عمد ممدد جگە لەوەی کە دەرگاکانی جەهەنەم داخرێ کە چوونە ناوی لەوێ ئینفرادیشی تایە لەوێش تۆڵ نەکرێن لە تەفسیری ئەو ئاەتەیە کە فەرمێ إن المنافقين في الدرك الأسفل من النار ئەبوو هورەیرە زانە فەرمێتی ئەفەرمێ هەموو منافقێ لە قیامەتە چونکە دوو ڕووی هەبووە باشە ئەفەرمێ کرێتە ناو تابوتێکی یاسنەوە تابوتێکی یاسن خۆ دیتانە دارەمەی تو جەنازەوەمان لە ئاسن ئەفەرمێ هەڵە درێتە بنی بنەوەی ئاگر ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و ئەوان فێرعەونوان لەسەر و ئەوان وەزعیان زۆر باشترە
جاور لناو تابوت سنة أو جرم بيوتو بردوان ببرجيتو ببي ببخار ودروس بيتو هوا حالي منافق لبه جابوا أوا فرمي لرجع فرمي إنها عليهم مؤصدة دا أخري لسريان زور بطندي تاكي في عمد ممددة بو أسر دا معنى كي زور درجاي انفرادي داخرا ودرجاي تابوتكي داخرا عمد ممددة دور دريش سر دا معنى كي دور دريش كز نازانه تاكي لباري درجاكاني جهنم وخواي پروردگار با صريحي فرميتي لها 7 أبواب لكل باب منهم جزء مقسوم جهنم حو درجاي هي هر درجاك بشي خوي ليه چه تجورو حو درجاي هي وهر درجاك بشي خوي ليه چه تجورو بلام لباري درجاكاني بهشتو پیغمبري خوا صلى الله عليه وسلم بصراحة لچندين فرميتي بهشت هش درجاي هي هاويش لكل باب منهم جزء مقسوم هر درجاو بشي خويا چه تجورو لي وهندك هي لهر هشتيا وچه تجورو لفرموديك پیغمبر صلى الله عليه وسلم فرمي في الجنة 8 أبواب باب منها يسمى الريان لا يدخلها إلا الصائمون حديث قال صحيحين فرمي بهشت عفوا هش درجاي هي بهشت هش درجاي هي طبعا مسافه بيني درجاكان دواتر باس يكين مصراعيكي مصراع زانشيا هادو درجا داخي على جيرو بوشايك بشو كمان تو بيوتري مصراع هر مصراعيكي حفتان صال رجاء يتر سوار بروا ملائكه بروا بياده بروا براكردن بروي بتشي بروي ناسانين بس هر مصراعيكي او درزه بشو كي خواروي كامنه ولا بيني دو درجا او اندر رجاء نقل لمسر بو مشاني لمشان بو شاني كشي پیغمبر صلى الله عليه وسلم فرمى لروج قيامته خلقي تيايا بالا بستو كان مزدحمه به ما جيبو شي زور خلقه شتبهشت ما جيبو او هني كس بهشت يعني والي كردوها هاو درجا غورينيا سيرغا خوي بتنيا رو دواني كبدواويتي وانيه پیغمبر صلى الله عليه وسلم فرمى خلقي بالا بستو انا لا تشونا جوره يعني زبلا مزقوتا قوليت شان كسيروا قال الله خوم تأكيد رب بس زمانك وانيه كاكا بخوا بالا فستويا يتر بازور اتنا جورو جاء فرمي يك لدرجاكاي ناوي درجاي ريانا يروجوان كي اتشتنا ولي بز روجوانا كان اشننا هو لي اما فرموديك بصراحة بما أن الله هش درجة هي كل درجة كان ناوى كشي ديالك كناوي درجة الريانة هي رجوانا كان بهمان شيء وهلا صحيحين فرمي بغمر إخوة صلى الله عليه وسلم من أنفق زوجين من شيء من الأشياء في سبيل الله دعي من أبواب الجنة أفرمي هركسي دو زوج يعني دو شد لبيتشواني يكتر لهرشتي ببخش لبيناوي خواهي پروردگار مريشكو قال شعري ها دو هيلكا دو خرمة هرشي به شكا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي فاطمة خود بپارز لاغر بلتي دنكي خرمة تو بهموش تيتواني خو پارزي لاغر وبهموش تيتواني زيق بيت ولا باش افرمي هر کسی جوتيك ببخش لپيناوي خوي پروردگار لهرش تي به جوتي اسب به جوتي سياره به جوتي خانو به او كز ناي بخش جوتي عرزه به او نية لا المسلمان أنا ناي بخشن بس كافرقاني بخشن بكوي لكاني خوان أفرمي لقيامتا لدرجاكاني بهشت وبانكره يا عبد الله هذا خير بيوتري عبدك إخوة ولا لم درجايا وبشو جورو ما درجاي خير وبركتك توي ككردوتا فمن كان من باب الصلاة دعي من باب الصلاة سبب ما عندك ويك لدرجة كاني باج ناوي شيء ناوي درجة نويجة فرمي هر كسي نويجي زور بو بي لدرجة نويجة وباسكري بانكري ومن كان من أهل الجهاد دعي من باب الجهاد لكي كتل درجة كان درجة جهاد مجاهد كان لو بانكري قلت تماشا جيلي خو ممكن لو أنا تاكو تراك بيني مشيت جورو ليو شو قام يوازي لينا سهل أخوه خلق لك قاين أكمل نيوش كم درجة جهاد بوإيش كتير همي بجيالة يا بلام أو
ڕێزوشکە و فەضلە و ئەو پلەپایی لەو دەرگایەوە دەسێکەوێ و لێوەی سەرەکەوی لە هیچ دەرگایشکەوە نییە. حەزەکەم بزان. پاشان فەرمێ من كان من أهل الصدقة دعي من باب الصدقة، هەر کەسێکیش ئەهلی خێر بێ ماڵبەخشین بێ لە دەرگای ماڵبەخشینەوە بانگەکرێ. ومن كان من أهل الصيام دعي من باب الريان، هەر کەسێکیش ئەهلی ڕۆژوو بێ لە دەرگای ڕۆژووە بانگەکرێ. ئەمە چەند دەرگا؟ چوار. فرموديك ترى پیغمبر صلى الله عليه وسلم فرمي الوالد أوسط أبواب الجنة إن شئت أغلقه أو افتحه. فرمي باوكو دايك درجاي ناوراستي بهشتا تواني لسر خوتي داخي أشتواني بكيتو كواتيك لدرجا كاني تدرجاي شاكا كردنا لقل دايكو باوك قولترين درجاي چيا؟ درجاي لا إله إلا الله محمد رسول الله كلي نسراء كبيغمبر صلى الله عليه وسلم لو درجاي دا وشتا جورو. فرمي قال أبو بكر بأبي أنت وأمي ما على من دعي من تلك الأبواب من ضرورة، وهل يدعى أحد من تلك الأبواب كلها؟ فرمي أبو بكر الصديق وتيبي غمري خواه صلى الله عليه وسلم بدايك باوكو بقربان دبم تشبيه سكا خلق لو همو درقايا وبانكريا آية كسيك هي لهمو يو بانكريا كسيك هي لهمو درقايا كاني بهشتا وبانكريا. قال نعم وأرجو أن تكون أنت منهم. بەڵێ فەرمووی خەڵک هەیە لە هەموو دەرگاکانی بەهەشتەوە بانگەکرێ وەرجام وایە لای خوای پەروەردگار تۆ یەکێبی لەوانە، چونکە ئەبوبەکری سەدیقی ڕێگایەک نەما بوو چاکەیتیانەکە. سبحان الله لە فەتحی مەکە باوکی لە دوا تەمەنیا بوو چوو داوای کرد و بە موسڵمانی هێنای بەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەو فەضلە بە زۆرێک لە سەحابە نەگەشت، ئەبوبەکری سەدیق ئەوەش گەشت، ئەو دەرگایەشی مسۆگەر کرد کە دەرگای باوکو دایک. لفرموديك ترى بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي ما منكم من أحد فيتوضأ فيسبغ الوضوء ثم يقول أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله إلا فتحت له أبواب الجنة الثمانية يدخل من أيهما شاء. هركز لأيوة دزنويجيكي جوان هلقري دزنويجيك بوشيوي بيغمر صلى الله عليه وسلم هلقرتو دعاء أم دعاء بخواني أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. هندق للزيادة كان اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين وشتيا لهندق لرواية كان بلام أو بشيء هندق لزانان تضعيف يعني كردو لو أنا إمام زي العيل نصبر عليها فرمي بشيء ضعيفة أفرمي أو بلا بلام لقال إيش كان دبيتي بكالكيا نخير أو بلا بصاغي تطبيقي كتب نيش كان به أفرمي بانك أكري لدرجاكاني باشتو درجاكاني باشت يمي بو أكريتو لكامانو بيه أجهد جولو. لفرموديك ترى بغمري خواه صلى الله عليه وسلم فرمي ما من مسلم يتوفى له 3 من الولد لم يبلغ الحنث إلا تلقوه من أبواب الجنة 8 من أيهما شاء دخل. فرمي هر إنسانك مسلمان سيدانا منالي بمري يترقر جنبه أقر بياو به أو منالاني بالغ النبوبن بمنالي مردبن أم صبري لسر قرت به إلا لرجي قيامته لهمو درقاكاني بهشت وملائكة بيشوازي ليكا والله ورا بروجورو ولا هر درقاكوا أتبع. أما درقاكاني بهشت وجمارك يعني إن شاء الله سبي عسر باسي مسافي درقاكانا كينو چونيتي چون جوروي خلقي لي والحمد لله رب العالمين.